لەگەڵەوەی لە ماوەی ڕابردوودا نەخۆشخانەی هیوا جێگای هیوا و ئومێدی هەموو نەخۆشانی شەرپەنجە بوو. بەڵام لە ئێستادا نەخۆشەکان و کارمەندانی ئەو نەخۆشخانەیەش بێ هیوا دەکرێن بە دابین نەکردنی دەرمانی پێویست و پێنەدانی موچەی فەرمانبەرانی ئەم نەخۆشخانەیە. لە ئێستادا لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە چوارچێوەی کەمپین ڕادەگەیەنێت بۆ پشتیوانی لە نەخۆشخانەی هیوا، هاوکات ڕای هاوڵاتیان لە چوارچێوەی ئەم راپۆرتەدا وەردەگرین بۆ پشتیوانیکردن لە نەخۆشخانەی هیوا. لەگەڵمان بن. وەڵاهی من داوا لەو خەڵکانەکەم بەبێ جیاوازی. ئەم خەستەخانەیە لە ئێرانەوەی لێرە چارەسەر وەرەگرن لە هەولێر لە دوهۆک لە نەجەف لە کەربەلا داوا لە خەڵکەکەم هەمووی بێن بە پاڵپشتیەک بۆ خەستەخانەی هیوا ببن بە چەترێک هەموو خەڵکەکە چەتر لەوێ هەڵباتەوە لەبەر ئەو خزمەتەی لە خەستەخانەی هیوا خزمەتی ئەم خەڵکە کراوە لە یەک شوێنە نەکراوە. هیوادارم خەڵکەکە بێ بە چەترێک داوا لە جەنابی سەرۆکی پەرلەمانەکەم سەرۆکی حکومەت دەکەم محافزی سلێمانی ئیشی چییە بۆ نایەتە سەرخەت ئەتۆ کاتی محافز تۆ ئیشت چییە؟ کەسی من ئەم شارە شوانی نەماوە کە شوانی نەمێنێمە نەتیجەی بێ شوانیە نەتیجەی بێ سەروبەریە ئەم شارەوای لێ هاتووە ئەمە واقعەتە. دیارە نەخۆشخانەی هیوایەک بوو بۆ هەموو ئەوانەی کە تووشی نەخۆشی شەرپەنجە یاخود نەخۆشیە دەگمەن و قورسەکان ئەبن بە خۆشحاڵیەوە لە پێشوودا خەڵک هیوایەشی هەبوو کە ڕوویە کردە ئەو نەخۆشخانەیە و ئەیزانی کە چارەسەری لەوەیە و لە زۆر با بڵێن سەفەری دەروی وڵات ئەوەی بۆ گەڕابەوە سەفەری دەروی وڵاتکە لێرە بۆ خۆی ئەیتوانی چارەسەری پێدەویستەکانی بکات. بەڵام لەم ڕۆدا ئەبینین کە هەوڵێک هەیە بۆ داخستن یاخو بە کردی تایبەتکردنی ئەو نەخۆشخانەیە ئەمەش خۆی لە خۆیان خەتەرێکی زۆر گەورەیە بۆ سەرژیانی هەمومان چونکە ئەمڕۆ نەخۆشخانەی هیوادا بخرێ سپێنێ هەموو پێگەکانی تری ئەم حکومەتە ئەکرێتە کردی تایبەت و خەڵک ناتوانێت بە ئازادانە یاخود بە سەربەسانە کارەکانی خۆی بکات. وەڵاهی من دەبێت شتێک باز بکەم بیستومە چۆنە چۆن نییە ئەوە نازانم بەس بیستومە ئەم گۆڕەی پڕ لە نور بێ خوالی خۆش بێ هەواڵ مامزەلان وتیان کە کاتێک بوو بە سەرۆ کۆمار موچەکەی پێشکەشی بە خەستەخانەی هیوا کرد. باشە زۆر کە من ئەو سەرکردانەی کە بیانەوێ خزمەتی ئەو ملەتە بکەن ئەو ملەتە هەژار و نەخۆشە ئێمە هەمومان لەبەرەوەی ژەهر ڕۆژانە دەخۆین هەر لە خواردنەوە هەر لە ئەو غازی لە ناو بنزینەوە هەر لە دەرمانەوە هەمووی ژارە هەمومان خۆمان ئامادە کردووە ڕۆژێک ڕۆژان تووشی ئەو نەخۆشە نەگری سەبین تووشی شێر ئەنجەبین خەستەخانەیەک بەهۆی خێرخوازیەوە بەهۆی خەڵکانێکەوە لە قوت و دەمی خۆیان بۆ مناڵەکانی خۆیان دەگرنەوە لێوێ پارە دادن هاوکاری ئەو خەستەخانە دەکەن بەداخەوە هەندێک خەڵکی نەفز نزەمی کە دەیەوێت زیاتر سەرۆت و سامان پێک بێنێ ئەوێش بکاتە کەرتی تایبەت نازانم کەی ئەم برادرانە تێر دەخۆن پێویست تاکێکی کورد بە تایبەتی لەم کۆمەڵگایدا دەژی پشتگیری فرۆشتنی کەردەگشتەکان نەکات کە هەر کەرتێکی گشتی چی نەخۆشخانە بێت چ قوتابخانە بێ ئەمە زەرەر لە کۆمەڵگا ئەگەێنێ زەرەر لە خەڵ دەگەێنێ ئەرکێر کەسێکە پشتگیری ئەوە بکات کە ئەو نەخۆشخانەیە نەفرۆشتێت چکە بۆ ئەو نەخۆشخانەیە ئەفرۆشێ بۆ نەخۆشخانەیە بە زانابوون 5 مانگە 6 مانگە حەقی دکتۆر و کارمەندەکانی نەدراوە یعنی زۆرە لە زۆرەکان ئەمە سیاسەتێکی خراپە سیاسەتێکە کۆمەڵگا برسیەکە سیاسەتێکە کۆمەڵگا ئەوەنەی کە کەرتی تەندروستی و هەڵەوە شوێنێ یعنی بەداخەوە لێرە دەژین هەموو کەرتەکان پەکی کەوتو هەڵەوە شاوە کەرتی تەندروستیە کەرتی گەشتیاریە کەرتی کشتتوکاڵیە یعنی ئەمە سیاسەتێکی خراپە هەرکی هەر هەموو کەسێکە هەتاکێکە پشتگیری ئەوە بکە کە ئەو نەخۆشخانە و نەفرۆشتێ هەموو نەخۆشخانەکە یانی کە فرۆشتن چیە ینی لە کەتی گشتی و بێتە کەتی تایبەت کاتێکە دراکەتی تایبەت ئەوان بە ئارزی خۆیان سیاست دەکەن بە ئارزی خۆیان سعی بەرز دەکەنەوە. نەخۆشخانەی هیوایەکە بۆ ئەو نەخۆشانەی کە لێوێن کە بەڕاستی نەخۆشن بەڕاستی کەسانی فەقیر و بێدەسەڵات و داماون خەڵکی ئەم وڵاتێشن هیچ بێرە بێگانە نین چونکە خەڵکێک نییە ئەوروپی و ئەمریکی بێ و لە نەخۆشخانەی هیوا عیلاج وەگرێ لەبەرەوە ئەوە لەنداوا لە حکومەتەکەم بەهانای خەڵکەوە بچێ خەڵک تا ئەو ڕادەی مال نەکا بەو شێوەیە کە لە هیواش هیوا بڕاویانکە
داواکارم لە سەرمایهداران وجدانیان تۆزە بجوڵێت بۆ کەسایەتیانی کە لە سلێمانیا دەوڵەمەند بوون و ئێستا پێیانەڵەن ڕقەمیەکەکان داوا لەو ڕقەمیەکاناکەم ئەوانیش خەڵکی ئەم وڵاتن خەڵکی ئەم شارن خەڵکی ئەم هەرێمن بەهانیانەوە بچن چونکە ژیان و دنیاوە نییە بەو شێوەی تۆ هەر پارە کۆکەیتەوە سەرمایە کۆکەیتەوە هیوایەک بۆ هیوا بگەڕێنەوە من پشتگیری لە کەمپینی هیواکەم هیوام وایە بە زووترین کات بێن بە دەم نەخۆشخانی هیواوە بەڕاستی JSF سەرەتا بۆ حکومە دووەمیش بۆ ئەو کەسە سەرمایهدارانەی کە هیچ بەرپرسیارێت چاوەڕن هەڵ نەگرتووە سەبارەت بەو قەزێ گەورەیە.